بە پشتیوانی خوای گەورە لە ئەڵقەی ئەم شەوماندانە لە خزمەت جەنابتانە باز لە مەبەست لەو شەژ ڕۆژەی کە خوای تەبارەک وەتەعالا باز لە دروستبوونی ئاسمانەکان و زەوی تێدا ئەکات و بە چەندین دەقی قورئان و دەقەکانی فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە دەقی حاشا هەڵنەگر پێمان دەڵێت و بۆمان تاکی دەکاتەوە لە کتێبە ئاسمانیەکانی پێشووتریشە هەمان دەق هاتووە کەوا خوای تەبارەک وەتەعالا بە بەندەکانی خۆی دەڵێ من ئاسمانەکان و زەویم لە 6 ڕۆژە دروست کردووە. بەبەستی ئەم 6 ڕۆژە چییە؟ جارێ ئێمە پێش هەموو شتێک پێویستە تعریفێکی زەمن بکەین، زانین هەر وەکو علمی فیزیا وەکو زانستی سەردەم چۆن تعریفی زەمنمان بۆکە، چۆن تعریفی کاتمان بۆکە، کات چییە و چۆن کات هاتۆتە بوون و چۆن کات دروست دەبێت. ئێمە لە قۆناغی ئامادەییە تەلەبەکان لە فیزیای ئەگەریسا لەوانەیە لە ناوەندیشا بیخوێنن پێناسەیەک بۆ کات بۆ زەمن دەڵێن بریتیە لە جوڵانی تەنێک بە نیسبەت تەنێکی ترەوە. یعنی ئەبێ دوو جسمی مادیت هەبێ یا چەند جسمێکی مادیت هەبێ حرەکەی ئەم جوڵەی ئەم تەنە مادیانە ئەم جسمە مادیانە لەگەڵ یەکترا بەهۆی ئەوانە و قیاسی حرەکەی ئەوانەوە تۆ زەمن دیاریەکەیت و کات دەستنیشانەکەی. یعنی چی؟ یعنی ئەگەر خۆر نەبێ و زەوی نەبێ تۆ 24 سەعات لەکوێ دێن؟ ئەگەر زەوی بە دەوری خۆیان نەخولێتەوە تەنێکی مادی، خۆرێکیش نەبێ لە بەرامبەریا کە بەهۆی ئەمەوە شەو ڕۆژ دروست ببێ ئەم حرەکەتەوە، تۆ شەو ڕۆژ بە 24 سەعات حساب ناکەیت و دوایی مانگ حساب ناکەی ئەگەر مانگ نەبێ بە دەوری زەویا بخولێتەوە و دوایی ئەگەر زەویش بە دەوری خۆران نەخولێتەوە ساڵیش حساب ناکەیت. کەواتە ئێمە جوڵەی تەنێک بە نیسبەت تەنێکی ترەوە، قیاسی جوڵەی تەنێک بۆ نیسبەت تەنێکی ترەوە، تەنێکی مادی بۆ تەنێکی مادی تر، ئەمە زەمن دروست ئەکات. ئەمە لە فیزیای ئاوە قیاسی زەمن ئەکرێ و زەمن بەمە حساب ئەکرێ. بۆیە لەلایەن زانایانی فیزیاییەوە دەڵێن کات لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەگۆڕێت. یعنی ئەو شەو ڕۆژەی کە ئێمە هەمانە لەسەر زەویە کە پێشتر هەموو خەڵکانی پێشتر وایە زانیوتێ هەر شەوێکەی و هەر ڕۆژێکی لە هەموو کەونە هەروایە کە ڕووناگەبێتەوە ئاسمان هەمووی ڕووناگەبێتەوە کە تاریکە بێ، ئاسمانەکان وەچێکی تیا تاریکە بێ، ئەوان وا تێگەیشت بوون. قورئان وا باس ناکات، حەدیثی پێغەمبەری صلی الله علیه و سەلەم بەو شێوەیە بۆمان باس ناکات. ئەم زەمانە تایبەتە بە زەویەوە، ئەم کاتە ئەم ساڵی کە لە لای ئێمە لە 360 ڕۆژ یا 365 ڕۆژانە ڕۆژ پەیدا دەبێ، ئەمە شتێکی تایبەتە بە زەویەوە. بۆیە خوای گەورە لە قورئانە بەدەق پێمانەڵێ ئین یوما عند ربک کألف سنة مما تعدون. ڕۆژێک لە لای پەروەردگارت بە 1000 ساڵ حسابە لەو ساڵانەی کە ئێوە ئەژماری دەکەن، ئەو ساڵانەی کە ئێوە حسابی بۆ دەکەن. یعنی لای ئێمە ساڵانێک ئێمە بە نەوعی حسابەکەین، لای خوا بە نەوعێکی کە حساب ئەکرێ. لەوانەیە لە شوێنێکی تر خولایەتی کە فەرمێ فی یوم کان مقداره 50,000 سنة، لە ڕۆژێکا کە درێژەکەی 50,000 دانە ساڵە. ئەم ساڵانە ڕۆژێک 50,000 ساڵ و لەم لاوە ڕۆژێک بە 1000 ساڵ بچێ لەو ساڵانەی کە ئێمە ئەژماریەکەین و لە لای خۆشمان ساڵی 365 ڕۆژە و ئەمە قورئان ئێوە پێمان بڵێ زەمن لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کە ئەگۆڕێت. پاشان شتێکی ترکەوە هەچ کەسێ شتێک لە سەرەتایی لە بردۆزی نسبی بزانێت یاخود لە فیزیا بزانێت لەم سەردەمەیە ئەوەش دەزانێت کەوە یاسای نسبی یاخود بڵێ نەزەری ئەنشتاین، نەزەری نسبی ئەنشتاین پێمان دەڵێت کە هەتا خێرایی زیاد بکە، سورعەتی شتێ زیاد بکە، جوڵەی تەنێک زیاد بکە، هەتا سەریعتر بێ کات گرژە بێ، کات ئەچێتەوە یەک، یعنی کات خاوە بێتەوە. هەتا خێرایی زیاد بکە کات خاوە بێت. ئەم قسە یعنی چی؟ یعنی ئەگەر تۆ سواری فاڕوخێک بیت، سواری تەیارەیەک بیت، تەیارەکە هەتا سەریعتر بڕوا کات ئەچێتە یەک. لەوانەیە بەم تەیارانی کە ئەمڕۆ هەیە یاخود ئەم فاڕوخانی کە ئێمە لەسەر زەویا هەیە زۆر بە کەمی هەستی پێ دەکرێت، چەند سانیەیەک یاخود چەند بەشێکی کەم لە سانیەیەک کەمەکات. بەڵام ئەو سورعەتی کە ئێمە باسیەکەین نزیک بوونەوەی لە سورعەتی تیشکەوە. یعنی ئەگەر فاڕوخێکمان هەبوو بە نزیکەی سورعەتی 300,000 کیلۆمەتر لە سانیەکە کە هیچ شتێک تا ئیسا نەدۆزراوەتەوە لە بوونەوەرە لەم سورعەتە زیاتر بێ،
هیچ شتێکی مادیمان ئێمە نەدۆزیوەتەوە لە بوونەوەرە بگاتە 300 کیلۆمەتر لە سانێکە کە خێرایی تیشکە 300 ڕێکیش نییە تۆزێک بەکرد کەمترە لە 300,000 کیلۆمەترەکە لە سانیەکە. زاناکان دەڵێن ئەمە خەیاڵ نییە، ئەمە عیلمە و سەرمێناویشە لە مختەبەرەکانە. ئەگەر فاروخێکی وا دروست کرا کە تا ئێستا دروست نەکراوە، زەلانێکمان خستە ناوی بە نزیکەی سرعەتی 250,000 کیلۆمەتر ڕۆی لە سانیەکە 250,000 کیلۆمەتر، یعنی نزیک بۆ تۆ لە خێرایی تیشک بەس نەگەیشتۆتە خێرایی تیشک. ئەم فاروخە هەڵدەی بۆ ئاسمان بڵێن مانگێک بە ئاسمانەوە بێ بەم خێراییە بڕۆ بە خێرایی 250,000 کیلۆمەتر لە سانیەکە. دوای ئەوە بێتەوە سەر زەوی کێتەوە سەر زەوی لای ئەو مانگێ تێپەڕیەوە کە دێتەوە سەر زەوی سەیرەکە دەیان ساڵ لەسەر زەویا تێپەڕیەوە. لەوانەیە ئەو کەسانی کە خواحافیزیان لێکە لەسەر زەویایی چی نەمابن، ئەولایەکانیان ماوەسەیەکە ئەوە هەر نەماون. ئەمە چیان لێ هات؟ ئەمە ئەگەر بتوانێت شتێکی ئاوا دروست کرێ، ئەمە عیلمە، ئەمە زانستە. هەتا خێرایی زیابکە کات گرژە بێتەوە، کات ئەچێتە یەک. و پێشمان دەڵێن ئەگەر هات و خێرایی گەیشتە 300,000 کیلۆمەتر لە سانیەکە ئیتر کات ئەوەستێت، ئیتر زەمن ئەوەستێ کات نامێنێ، یعنی ساعتەکە ناجوڵێ ئەگەر خێرایەکی تۆ گەیشتە 300,000 کیلۆمەتر لە سانیەکە. نەک هەر کات نامێنێ بەڵکو بارستایی تۆش نامێنێ. هەموو مادەیەک کە لەم بوونەوەرەیە هەیە لە دوو شت پێکاتوە، لە چڕی بارستایی لەگەڵ قەبارە حەجمەکەی، کەواتە مادە بریتێ لە هەر شتێکەوە قەبارە و بارستایی هەبێت. هەر مادەیەک خێراییەکەی گەیشتە 300,000 کیلۆمەتر لە سانیە بارستایی نامێنێت، یعنی نەوەزنی ئەمێنێ نەکاتی ژەمێنێ لای ئەو مادەیە، کات ئەبێ بە سفر. ئەم قسانە بۆ ئەکەین لێرەیە ئەمانەیە بینەری خۆشەویست تێ بگات کە لە عیلمە، لە فیزیایە، لە زانستی سەلمێنداوی ئەمڕۆیە کە ئێمە ئەی خوێنین بە دەرس بە تەلەبەکانی خۆمانی ئەڵێن لە زانکۆکانە فێریان ئەکەین لە مختەبەرە بۆمان سەلمێرداوە کات شتێکی نسبیە، لە هەموو شوێنەکە کات وەکو یەک نییە، کات دروست ئەبێ و ئەفەوتێ. زاناکان متفقن لەسەرەوەی کە کات و شوێن هەردووکیان لەگەڵ تەقینەوە گەورەکەی یەکەم جار کە ئەم کەونەی لێ دروست بووە، لەگەڵ ئەم تەقینەوەیە کات دروست بووە و شوێنیش دروست بووە. هەتا شوێن نەبێ، هەتا مەکان نەبێ، کات نابێ. کاتێکیش کە خوای گەورە ئەم دوانی پێکەوە لە نەبوو هێناوەتە بوون، قیاسی زەمان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کە جیاوازە، لە خێراییەکەوە بۆ خێراییەکی کە جیاوازە. ئەم ڕاستیە ئەوەیە کە 1400 و ئەمەندە ساڵ لەمە پێش قورئان بە ئاشکرا بە ئێمەڵێ. ئەفەرمێ ڕۆژێک لێرە چەندە، ساڵێک لێرە چەندە، لە ئاسمان جیایە. ئەو قیاسەی لە ئاسمانە کاتی پێ ئەپێورێ فەرقێ لەگەڵ قیاسی کە لای من و تۆ ئەپێورێت. تەنانەت دیقەتی قورئان بن. لە قورئانە سەیرەکەی ماضی مضایع کاتی ڕابردوو کاتی ئیستەکانە زۆر لای خوا کاتی خوا باسی خۆیە کات، باسی ذاتی خۆیە کات، گوێ نایە بە کات، چونکە بەنسبەت ئەوە کات نییە. مەسەڵەن بۆ نمونە خوای گەورە لە قورئانە باسی قیامەتمان بۆ کات کەچی سەیرەکەی بە ماضی باسیەکات، باسی قیامەتێکە کە هێشتا نهاتووە کەچی بە سیغەی ماضی باسیەکە. اقتربت الساعة وانشق القمر، باسی وا جاری وا هەیە باسی ڕابردوومان بۆکە کەچی بە فعلێکی مضارعی ئەلئانی یا مستەقبەلی بۆمان باسەکات. خوای گەورە پیشانمانەیە بەنسبەت ئەوە کات نییە، کات شتێکی نسبێ بەنسبەت من و تۆی مرۆڤەوە هەیە، بەنسبەت من و تۆی مادەوە هەیە. ئەم کاتش لە شوێنەکە بۆ شوێنێک تێگۆڕێ. شەو ڕۆژی سەرمەریخ زۆر درێژترە لە شەو ڕۆژی سەرزەوی. شەو ڕۆژی عوتارد و زوهرەش کە نزیکترن لە خۆرۆ زۆر کورتترە لە شەو ڕۆژی یاخود کەمترە، ساڵەکانی کەمترە لە ساڵەکانی ئێمە. کەواتە خوای گەورە کاتی ئەفەرمێ ئاسمانەکان و زەوین بە 6 ڕۆژ دروست کردووە، ئەفەرمێ فقەضاهن 7 سەماوات، 7 ئاسمانم دروست کردووە، یاخود ئەفەرمێ الذي خلق 7 سەماوات طباقا، 7 طبقی ئاسمانی دروست کردووە. خوای تەبارەک و تەعالا پێمانە فەرمێ فی 6 ئەیام، لە 6 ڕۆژا دروستم کردووە. دەیڵین خوای گیان بە ڕۆژی کەی، بە ڕۆژی کوێ؟ خۆشتا ئاسمان دروست نەبوو بێ و زەوی دروست نەبوو بێ، ئەی کوا شەو ڕۆژ هەیە تاکو من ڕۆژ حساب بکەم. خۆشتا زەوی تۆ باسی دروستبوونی ئاسمان و زەویەکەی ئەڵێ بە 6 ڕۆژ دروستم کردووە، کە ئاسمان و زەوی نەبووە ئەی ئەم ڕۆژە ڕۆژی کوێن؟ بە قیاسی ڕۆژی کوێ؟ ئەمەیان لە عیلمی خوایە. ڕۆژەکان جیاوازە لای خوا. خوا ڕۆژێکمان بۆ باز دەکات لە قورئان ئەفەرمێ کە ئەلفی سەنەتین مما تەعودون، ڕۆژێک لە لای پەروەردگارە 1000 ساڵە لەو ساڵانی کە لای خۆتان ئەژمارێکن. لە شوێنێکی ئەفەرمێ فی یومین کان مقداره 50,000 سنە، یەک ڕۆژی
ئەو قیامەتە 50,000 ساڵە لەم ساڵانەی لای ئێوە کەواتە من نازانم خوا مەبەستی لە کام ڕۆژە بەڵام ئەوەی کە متەفیقین لەسەری ئەڵێن ئەو 6 ڕۆژەی کە خوای گەورە لە قورئانە باسی دەکات دەڵێ لە ماوەی 6 ڕۆژە ئەرز و ئاسمانەکانم دروست کردووە مەبەستی پێ 6 قۆناغە مەبەستی پێ 6 ئاستە 6 قۆناغ جا هەر قۆناغی لەمانە ملیۆنێ ساڵە ملیارێ ساڵە چەند ملیارێ ساڵە ئەمەیان لە عیلمی خوایە مهم وی ئێمە بووی دیاری نەکردوین بە چەند ڕۆژێک زمانی عەرەبی ئەڵێ یوم لەکە و یوم عەلەیک ڕۆژێک بۆ تۆ و ڕۆژێ لەسەر تۆ یعنی ڕۆژێ براویت و ڕۆژێ دۆڕاویت ئەم ڕۆژە مەبەستی لە ڕۆژ نییە مەبەستی یعنی کاتێک یەت تۆ سواری وایە سەرەکەی جاری وایە ئەدۆڕیت ڕۆژی وایە تۆ سەربەرز و بە عیزەتی ڕۆژی وایە ژێردەسە و زەلیلی مەبەستی لە یەک ڕۆژ نییە یعنی سەردەمێک ئەبێت تۆ ئاوابیت و سەردەمێکیش دێت تۆ ئاوایت ئەم یەومانەی کە خوای گەورە باز دەکەین قیاسەکەی بە ئێمە نەوتووە قیاسەکەی بە ئێمە نەوتووە لەبەرەوە ئێمە ناتوانین بڵێین خوای گەورە ئەم ڕۆژانی کەدا متاکیدین ئەم ڕۆژانی خۆمان نییە چونکە هێشتا خۆی ئەرزەوی دروست نەبووە هەتاکو 24 ساعتی خۆمان و ڕۆژی خۆمان هەبێت ئەمانە ڕۆژن لە لای خوا بەس بە ڕۆژی کوێ ئەمایان لە عیلمی خوایایە کەواتە زەمن شتێکی نیسبیە خوای گەورە لە قورئانە بۆمان باز دەکات کە لە شوێنێک و بۆ شوێنێکی ترە گۆڕێت و زەمن لە لای خوا هەر نییە لە لای خۆی کە بۆ ذاتی خۆی بێت بەنسبەت بەندەکانیشی و دروستکرایەکانی خۆیەوە زەمن لەگەڵ مادەیە تێ هەڵکێشانی مەکان و زەمان دووشتن دوو بوعدی تێ هەڵکێشن لەگەڵ یەکترا لێکدا نابڕێن و لەگەڵ دروستبوونی مەکانە لەگەڵ دروستبوونی مادەیە لەگەڵ دروستبوونی عەرز و ئاسمانە زەمەنیش پەیا بۆ دروست بووە و زەمەنی شوێنێک بۆ شوێنێکی تریش جیاوازە و تەنانەت لە دووشتی سەرشتا بۆ دووشتی زۆر غەریب ڕاکێشم کە لە قورئان و لە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمان باس کراوە بۆی بزانن هەر بە تێگەیشتنی سەحابەکانیش و بە تێگەیشتنی پێغەمبەری صلی الله علیه وسلم زەمە شتێکی جیاوازە ئێمە خوای گەورە لە قورئانە ئاماژەمان بۆ ئەکا و دەیان فەرموودەی پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەفەرمێ عیسا نەمردووە عیسا سەلامی خوای لێبێ نەمردووە خوای گەورە بە گەنجێتی بە 33 ساڵی هەڵی کێشاوە بۆ ئاسمان و لە ئاخر زەمانیشا وەکو خۆی ئەیهێنێتە خوارەوە نە پیر بووە نە هیچیشی لێ هاتووە وەکو خۆی دێتە خوارەوە ئەڵێ ئەو دەقەیەکە هەڵیان کێشاوە بۆ ئاسمان باش ئەم ڕووداوی کە قورئان و حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمان باز دەکات کە لە قورئانە خوای گەورە فەرمێ وئینەه لعلم للساعة ئیسا زانیاریەکە بۆ قیامەت یاخود خوای گەورە فەرمێ تکلم الناس في المهد وكهلا لەسەر بێشکە قسە لەگەڵ خەڵکاکەی بە پیریش بۆیە کە هەردووکیان معجیزەن چونکە ئیسا بە گەنجی چۆ بۆ ئاسمان کوا بە پیری قسەی لەگەڵا کردو پێمان ئەڵە جاریکەی نێرمە خوار و لەسەر زەوی پیرە بێت اینجا ئەمرێت ئیسا نەمردووە لێرە سەرنجتان بۆ شتێ ڕاکێشم ئەمە ئەم ڕووداوەی هەڵکێشانی ئیسا بۆ ئاسمان و دابەزاندنی لە دوای 2000 ساڵی تر کە خۆی زانێت چەنی ترە کاتێک کە دایان بەزێنێ ئیسا نە پیر بووە نە کاتی بەسەرا تێپەڕیوە هەر وەکو خۆی وایە ئەمە ڕێک دەقا و دەقی نەزەریەکەی کێیە ئەینشتاینە کە بۆمان باس دەکات خوای تەبارەک وتەعالا ویستی وا بێت ئیسا هەڵەکێشێ بۆ ئاسمان بە سورعەتێک کە نزیکێک کاتەوە لە سورعەتی تیشک لە سورعەتی خێرایی هەڵێکێشێ بۆ ئاسمان دوای 2000 ساڵ بۆمانێنێتەوە سەر ئەرز لا ئیسا لەوانەیە چەند سەعاتێ تێپەڕی بێ لای ئیسا سەلامی خوای لێبێ لەوانەیە ڕۆژێک تێپەڕی بوو بێ کە بردوێتی ئاسمان و دابەزێنێتە خوارەوە بۆ سورعەتی کە خۆی زانێت چۆنی بردوێنەتی کاتێتەوە سەران سیرەکە لەسەر ئەرزا 2000 ساڵ تێپەڕیوە خەڵکەکە هیچی نەماون نە مەریەمی دایکی ماوە نە سەحابەکانی کە لەگەڵ یابوون ماوە نە ئومەتەکەی کە ئەو تیانە ژیاوە ماوە سیرەکە ئەی بابە ئەوە ساڵی 2000 میلادیە کەیەتەوە سەرزەوی ئەو هیچی لێهاتووە ئەمە دەقا و دەق لەگەڵ چیا گونجێ لەگەڵ نەزەریەکەی ئەینشتاینە بەس لەمە گەورەتریشمان هەیە لە ناو سیرەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئەمەی کە ئیسا باسمان کرد متەفیقە لەگەڵ یاسای کەونە یعنی ئەگەر ساڕوخێکی وا بتوانن دروستکەن بتوانن زەلامێکی وەکو ئیسای تێکەی سەلامی خوای لێبێ هەڵێ بۆ ئاسمان بە خێراییەکی نزیک خێرایی تیشک بە شەرتێ هیچی لێ نییە کاتێ دێتەوە سەرزەوی لای ئەو لەوانەیە چەند سەعاتێ تێپەڕی بێ لەسەر ئەرزا 2000 ساڵ تێپەڕیوە ئەمە عیلمە هیچ عەکسی عیلم و مخالفەی عیلم نییە بەڵام ئەو شتەی کە خوای گەورە موعجیزەی لەمەش گەورەترە لە هەڵکێشانی ئیساش گەورەترە و لە هێنانەوە سەرزەوی ئیساش گەورەترە چییە؟
و پیشانیشمانەیە کە زەمەن چۆن شتێکی نسبیە و عەکسیش ئەبێتەوە بریتێ لە موعجیزەکەی پێغەمبەری خۆمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێت محەممەدی کوڕی عەبدوڵڵاه سەڵات و سەلامی خوای لەسەر بێت کە خوای گەورە بۆمان باز دەکات فەرمێ سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا باچی و بێعیبی بۆ ئەو خوایەیە کە ئەم عەبدەی خۆی شەوڕۆیی پێکردووە لە مەککە و بردوێتی بۆ قودس بۆی لە ئاەتەکانی خۆی و بەڵگەی عەزەمەت و گەورەی خۆی و خوایەتی خۆی پیشان بە لەوێشەوە هەڵی کێشاوە بۆ ئاسمان طەبەق بە طەبەقی ئاسمانی گێڕاوە دوای ئەوە گەیانێتێ سیدرەتل مونتەها لە دوای حەوت طەبەقەی ئاسمان لە دوای بەحرەکانی نوری پێ بڕیوە دوای ئەوە چۆ قسەی لەگەڵ پەروەردگاری خۆیان کردو و بینیوێتی پەروەردگاری خۆی بینیوە جایە بە چاوی سەری دیوێتی یا بە چاوی دڵی دیوێتی پاش ئەمە گەڕاوەتەوە بەهەشتی پیشان دراوە جەهەنەمی پیشان دراوە چەندین عەوالمی تری ئەم کەونەی پیشان دراوە کاتێ دەیهێننەوە سەر ماڵەکەی خۆی سەرگۆی زەوی بۆ ناو ماڵەکەی خۆی وەکو مەولەویە فەرمێ هێشتا پەردەی دەرگا دەلەریایەوە ئەم کە ڕۆشتوو خۆی یابوو لە پەردەی دەرگاکە ئەلەریەوە ئەم هەموو ڕووداوە ڕوویدا خوای گەورە لەوە هەڵی گرتووە بردوێتی بۆ قودس لەمەکەوە کە مانگەڕەیەکە هاتوو چۆ لەوێشەوە ئیجتیماعی لەگەڵ پێغەمبەرەکان کردو پێشنوێژی بۆ کردو سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ لەوێەوە خوای گەورە بەرزی کردوێتەوە بۆ ئاسمانی یەک لێوە بۆ دوو بۆ سێ بۆ چوار تا حەوتەم لە دوایە بەرزی کردوێتەوە بۆ سیدرەتول مونتەها کە کۆتایی حەو ئاسمانەکەی و جوبراییل وتوێتی من لەمە زیاتر یەک هەنگاو ناتوانم بێم بەو دیوە لە دوای ئەوە بەحرەکانی نوری خوای تەبارەک وتەعالای پێ بڕاوە بەرەو لای عەرشی خوای تەبارەک وتەعالا و لێو قسەی لەگەڵ پەروەردگاریا کردووە هێنداوەتەوە بە هەشت و جەهەنەمی هەموو پیشانیراوە هێنداوەتەوە ماڵەکەی خۆی هێشتا پەردەی دەرگاکانەوە یعنی زەمەن لەسەر ئەرزا هیچ تێنەپەڕی ئەم قانونەیان کە خوای گەورە محەممەدی کوڕی عەبدوڵڵای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پیاو کێشا بۆ ئاسمان وێنای ڕێگ ئەمەیان عەکسی نەزەریەکەی ئەنشتاین و عەکسی ئەو قانونەشە کە عیسای پێ هەڵەکێشتێ بۆ ئاسمان و ئەهێندێتەوە سەر ئەرز قانونەکەی کە عیسای پێ هەڵکێشتاوە بۆ سەر ئاسمان و هێداوەتەوە سەر زەوی لەگەڵ چی ئاگونجێت لەگەڵ ئەو عیلمەی کە ئێمە لە فیزیا و کیمیایە ئەمڕۆ تێی ئەگەین و زانیومانە و پێی ئاشنا بووین لەگەڵ ئەوە چوون یەکە مشکلەی نییە بە زەمەی پێغەمبەر صلی الله علیه وسلم معجزەکە بۆیە لەو گەورەترە چونکە ئەو قانونە کەونی بۆ عەکس بۆتەوە یعنی چی یعنی ئەمەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوێ کە سەفەرەکەی کردو بۆ سورعەتە ڕۆشتووە لەوێ زۆری پێچووە کە چی لەسەر ئەرز کەم تێپەڕیوە کات ئەوەی عیسا بە عەکسەوەیە لای عیسا کەم تێپەڕیوە لەسەر ئەرزا زۆر تێپەڕیوە کات عیسا بە سورعەت براوە بۆ ئاسمان بە سورعەتی براوە بۆ ئاسمان سەلامی خوای لێبێ عیسا لەوێ لای ئەو کەم ڕۆشتەوە بە پێی نەزەرەکەی ئەنشتاین لای ئەو کاتەکە کەم ڕۆشتەوە بەڵام کێتەوە سەر زەوی لێرە کاتێکی زۆر ڕۆشت و 2000 ساڵ زیاتر تێپەڕیوە بە زەوی محەممەد صلی الله علیه وسلم ئەم نەزەریە عەکسە بێتەوە ئەنشتاین قسەیەکی هەیە لە نەزەری نسبیە ئەڵێ پێمان وایە ئەگەر خێرایی لە 300,000 تێپەڕێکە مستەحیلە شتی وا ببێ ئەگەر لە 300,000 تێپەڕە شتێکی وامان هەبێت لە 300,000 کیلۆمەتر لە سانیەکە تێپەڕێ ئەڵێ پێمان وایە کات عەکسیش دەبێتەوە گەڕێتەوە بۆ دواوە کە ئەمە شتێکە نەز لە فەلمێدا و نەهیچ ئاماژەیەکشی لەسەرە بەڵام ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوا هەڵی کێشا بردی بۆ ئاسمان لەوێ کاتێکی زۆری پێچوو بە ئیسراحەتی خۆی حەوت طەبەقەی ئاسمان و هەرچێکی تیا پیشانی درا قسەی لەگەڵ پەروەردگاریا کرد پێغەمبەرەکانی دی سەڵات و سەلامی خوا لەسەر بێت بە هەشت و جەهەنەمی پیشان دیرا هێناوە سەر زەوی کەچی سەیرەکە لەسەر زەوی هیچ تێنەپەڕیوە دقەیەکیش تێنەپەڕیوە بەڵام لە ئاسمانە کاتێکی زۆر ڕووی ئەم ڕووداوانەی کە لە قورئان و حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم فێرمانەکە پێمانەڵێ زەمەن شتێکی یەکسان نییە لەم سەری دنیا و لەو سەری دنیا لەم دنیا و لە قیامەتۆمانە ئەسڵەن ئەو بەهەشتە بۆیە خوا بۆمان باز دەکات لە خالدینە فیها ئەبەدە لەوێ زەمەنە نییە جەهەنەم بۆیە خالدینە فیها ئەبەدا و ڕۆژ و سەعاتەی ئێرە نییە کەواتە زەمەن لای ئێمە یەکسان نییە قورئان زۆر بە ئاشکرا و ڕاشکانە لە زۆربەی ئاەتەکانە پێمان دەڵێ کات لە شوێنێکەوە بۆ شوێنێکی ترە گۆڕێ کەواتە ئەو 6 ڕۆژەی کە خوای گەورە باسی بووەکە لە ئاسمانەکان و زەوی تیا دروستکردووە وا نەزانن 6 ڕۆژی 24 سەعاتیە چونکە کە خوای گەورە عەرز و ئاسمانی لە 6 ڕۆژە دروستکردووە بڵێن بە ڕۆژی کوێ خۆشتا نە ڕۆژ هەبوو نە شەمە هەیە و نە یەکشەمە هەیە و نە دووشەمە هەیە و نە سێشەم هەیە باش لێرە پرسیارێک دێتە پێشەوە حەدیثێکی سەحیح پێغەمبەرمان هەیە صلی الله علیه وسلم ئاماژە بەواکە کەوا خوای گەورە لەسەر زەویە لە ڕۆژی شەمەیە خاک و خۆڵ و وشکایی لەسەر زەوی دروست کردووە وشکایی توربە لە ڕۆژی شەمەیە دروستی کردووە و لە ڕۆژی یەکشەمەیە شاخەکانی دروست کردووە
و باقی دار و درەختی لە ڕۆژی دووشەمەیە دروست کردووە، ڕووناکی لە ڕۆژی سێشەمەیە دروست کردووە، تاریکایی یاخود خراپە مەکروهی پێوە پێڵێ لە حەدیثەکە لە ڕۆژی چوارشەمەیە دروست کردووە، لە ڕۆژی پێنجشەمەیە حیوانات و ئاژەڵ و ئەمانەی دروست کردووە، و لە ڕۆژی جومعەیە لە کۆتایی ڕۆژی جومعەی ئەخیری ڕۆژی جومعەیە خوای تەبارەک و تەعالا مرۆڤی دروست کردووە. ئەی ئەمەیان مەبەستی پێچیە کە شەمە و یەکشەمە و دووشەمەی بۆ بەکارێنێ. جارێ پێش هەموو شتێڵین ئەمەیان باسی ئاسمان ناکە، ئەمەیان باسی دروستبوونی زەویەکات. جارێ عیلاقەی بە دروستبوونی ئاسمانەوە نییە، هەتاکو بڵین لەگەڵ ئەوە چۆنەوێت. لەبەر ئەوەم باسی دروستکردنی زەویەکە و دوایش دێینە سەری بە تەفسیل باسی ماکەین. پێغەمبەری صلی الله علیه و سلم لەمەیان بە هەمان شێوە مەبەستی پێ قۆناغە، قۆناغ لە دوای قۆناغ ئەمانەی دروست کردووە. باش بین سەر چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز کە باسی دروستبوونی ئاسمان و زەویمان بۆ کات، کاتەکەی و تەرتیبی دروستکردنەکەی بزانین بە پێی قورئان فەرمودەکانی خوای تەبارەک و تەعالا چۆنە. هەنگی ئیشکالیت لە لای هەنگێ لە عولەما دروست بووە لەم ئاەتێکی سا عەرزی جەنابتانێکەمەی خوێنبەوە، هەنگی شتی لێ تێناگەن. ئاەتەکە ئاەتی لە سوورەتی فوسیلەیە، ئاەتی 9 بۆ 12. خوای تەبارەک و تەعالا فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم قل أئنكم لتكفرون بالذي خلق الأرض في يومين. ئەڵێ محەممەد ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قل پیان بڵێ بە کافرەکان بڵێ ئەئینەکم ئەوە ئێوە لتكفرون بالذي خلق الأرض في يومين، کفرەکەن بەو خوایەی کە لە 2 ڕۆژە زەوی دروست کردووە، کە بە 2 ڕۆژ زەوی یاخود لە ماوەی 2 ڕۆژە زەوی دروست کردووە. یعنی قسەکە خیتابە بۆ کێ؟ بەس بۆ کافرەکان. ئەڵێ پیان بڵێەوە ئێوە کافرن بەو خوایی کە زەوی دروست کردووە لە 2 ڕۆژە. لە ئاەتی کەشا فەرمێ ولم يرى الذين كفروا، ئەوە کافرەکان نابینن ئەن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما، نابینن کە ئاسمانەکان و زەوی یەک پارچە بۆ لێک بانجاگرن. فەیەکی لە هەردووکیانە قسە لەگەڵ کافراکە. ئەڵێ بەو کافرانە بڵێن کە باوەڕ بە بەڵگەی غەیبی ناکەن، باوەڕ بە پێغەمبەرایەتی تۆ ناکەن، باوەڕ بە قورئان ناکەن، بڵێ هەر هیچ لەبێ سەیری کەونەکە بکەن کە اختصاصان ئەڵێن لە کەون و لە فیزیا و لە بوونەوەرە هەیە. پیان بڵێ ئێوە کافرن بەو خوایی کە هەموو زەوی کە زەوی لە 2 ڕۆژە دروست کردووە، وتجعلون له أندادا، هاوتا و شەریکی بۆ بەیان هاوشان بۆ خوا بڕیارەدەن. ذلك رب العالمين، ئەوە پەروەردگاری هەموو جیهانەکانە. وجعل فيها رواسي، وشاخی تیا داناوە من فوقها لەسەر زەوی، شاخی لە ناو زەویا چەقاندووە، چیاکانی لەسەر زەوی چەقاندووە. من فوقها وبارك فيها، وبركتي بسر زەویا ڕشتووە، وقدر فيها أقواتها، خواردن و ڕزقیشی لەسەر زەویا دروست کردووە پێداویستی ژیان، في 4 أيام لە 4 ڕۆژە، سواء للسائلين. يعني چی ئەفەرمێ بە کافرەکان بڵێ ئێوە بۆ خوایە کافرن، باوەڕ بۆ خوایە ناهێنن کە زەوی لە 2 ڕۆژە دروست کردووە، و شاخەکانی لە تیا دروست کردووە و ڕزقی تیا باراندووە و هەموو هۆکارەکانی ژیانی و مەعیشەت و خواردن و پێداویستی تیا ئامادە کردووە لە ماوەی 4 ڕۆژە. بە دوایە فەرمێ چی؟ ثم استوى إلى السماء، لە پاش ئەوە ئینجا ئیستیوای کردووە بەرەو ئاسمان، وهي دخان لە حاڵێکە کە ئاسمان دووکەڵ بووە. فقال لها وللأرض ائتيا طوعا أو كرها، پێی فەرموون بە زەوی و بە ئاسمانی وت بە خۆشی خۆتان دێنیا بە زۆر بتانهێنم. قالتا ئەتەینا طائعین، وتیان خوای گەورە ئێمە ملکەچین، تۆ چۆنە فەرموویت چیمان لێ ئەەکەی ئاوا، ئەوە زەوی لە خزمەتتاوە ئاسمان هەردووکی دروستکراوی دەستی خۆتن، ئەتەینا طائعین، تۆ چۆنە فەرمووی ئێمە ئەوە ملکەچی فەرمانی تۆین. فقضاهن 7 سماوات في يومين، دەی خواژە فەرمی ئینجا بەکردنی بە 7 ئاسمان کردی بە 7 طەبەق لە ماوەی 2 ڕۆژە. وأوحى في كل سماء أمرها، لە هەموو ئاسمانێکیشە پێداویستی خۆی و ئەمری خۆی و ئیشی خۆی چیە و بۆچی دروست کردو، چۆن نیڤامی ئەم ئاسمانە بچێ بەڕێوە، بە پێی چ قانونێک کار بکا و هەمووشی تیا قەراردا. اینجا وەزەیەنە السەماء الدنيا بمەصابیح، ئەفەرمێ ئاسمانی دنیاشم بە تایبەت لە ناو ئاسمانەکە بە ئەستێرە ڕازاندوێتەوە، وحیفظا، و بۆ پاراستنیشی. ذلك تقدير العزيز العليم، ئەمە تەقدیری خوایە،
تەقدیری خوایش کۆمەندی زانایە. لێرە دوو ئیشکال یەتە پێشەوە. یەکەمینیان ئەڵێن یعنی خوای گەورە بە دوو ڕۆژ وازانێت دوو ڕۆژ 24 ساعتی ئەڵێن زەوی تیا دروست کردووە، یعنی خوا بە دوو ڕۆژ زەوی دروست کردووە یا بە دوو ڕۆژ ئاسمانەکانی کردو بین ئەڵێن قوربانیان بەڵێ بە دوو ڕۆژ خوا فەرمێ بەس نەک بەم ڕۆژە 24 ساعتی خۆمان وەکو ئەوەی کە باسمان کرد. ئەم ڕۆژانە یعنی قۆناغن بە دوو قۆناغ گۆی زەوی دروست کردووە، بە دوو قۆناغ ئاسمانی کردووە بە 7 طەبەق، نەک لە دوو ڕۆژی 24 ساعتی خۆمانە وازانی ئەو دوو ڕۆژەمە بەسی لە 24 ساعتی خۆمانە. ئەمە ئیشکالێتی یەکەممان باس کرد. قورئان بازەوە ناکە ئەو ڕۆژانە بڵێ ڕۆژی 24 ساعتیە، ئەو یەومانە یعنی بەمەندە قۆناغ. باش ئیشکالێتی دووهەم ئەڵێن ئەمەی کە باسی کرد 8 ڕۆژەکان نەک 6 ڕۆژ. هەندێک لە زاناکان هاتوون بەغەڵەت لە ئاەتەکان تێگەیشتون یا هەندێک کەس کە ئەیخوێنێتەوە بەغەڵەت لی تێگەیشتووە ئەڵێ خوای گەورە فەرمێ بە دوو ڕۆژ زەویم دروست کرد، بە 4 دانە ڕۆژ شاخم تیا دروست کردو و ڕزق و مەعیشەتم تیا بژێوی ژیانم تیا ئامادە کردووە، بە دوو ڕۆژش ئاسمانەکانم کردووە بە 7 طەبەقە کەواتە ناکاتە 8 ڕۆژ. دوان بۆ زەوی، 4ش بۆ شاخ دروستکردن و ڕزق تیادانانی سازکردنی زەوی بۆی بەکەڵکی ژیان بێ، دوانیش بۆی کە ئاسمانی تیا بکەی بە 7. وازان نەما کاتە چەند 8 لە هەموو شوێنێک شافەرمێ بە 6 ڕۆژ عەرز و ئاسمانەکانم دروست کردووە. ئێمە ژەڵێن ئەمە هەڵە تێگەیشتنە. ئەم ئاەتە ئەفەرمێ خوای گەورە بەدیهێنانی گۆی زەوی وەکو گۆیە کە بکرێ بە تۆپێک و پێی بوترێ گۆی زەوی ببێ بە کەوکەبێک کە بە دەوری خۆی و بە دەوری خۆرا بسوڕێتەوە، دوو قۆناغی پێچووە کە بە دوو ڕۆژ ناوی ئەبات. لە پاشانە شاخی تیا دروست کردووە، بژێوی ژیانی تیا ئامادە کردووە، ئەمەشیان لەگەڵ دوو ڕۆژەکەی کە ئەبێ حسابکەی اینجا ئەکاتە 4. اینجا ئەکاتە 4 نەک بە 4 ڕۆژی جیاواز شاخی تیا دروست کرد بێت. یعنی تۆ لێرە ئەڵێ منە چم بۆ هەولێر بە کۆیا دەڕۆم، لێرەوە بۆ هەولێر 4 سەعاتە، ئەڵێ من لێرەوە بۆ هەولێر بە 4 سەعات دەچم، لێرەشەوە بۆ کۆیاڵی 2 سەعاتە. ئەم 2 سەعاتە بەشێکە لە 4 سەعاتەکە، لە خارجی 4 سەعاتەکەی هەولێر نییە کە من ئەڵم لێرەوە بۆ کۆیە 2 سەعاتەوە منە چم بۆ هەولێر کە 4 سەعاتەوە من چوم بۆ کۆیە کە 2 سەعاتە. ئەم 2 سەعاتە لە ناو 4 سەعاتەکەیە. ئەمەش بە هەمان شێوەیە. زەوی خۆی هەر هەمووی لە ماوەی 4 دانە ڕۆژە لە 6 ڕۆژەکە دروست بووە. 2 ڕۆژیان بۆ دروستبوونی تۆپەخڕەکەیە، گۆی زەوی هەتا پێ بوتی ئەستێرە، نیوەکەی تریشی 2 ڕۆژەکەی تری چیاکانی تیا دروست کردووە. چیاکانی تیا دروست کردووە لەگەڵ چیە؟ لەگەڵ ڕزق و بژێوی لە دار و درەخت و هەوا و ئەوەی کە پێداویستێن بۆ منی مرۆڤ هەتاکو لەسەری بژیم، بۆی کاتێک کە هاتمە سەری ساز و ئامادە بێت. کەواتە ئەو ئیشکالەتە بەوە ئەڕەوێتەوە کەوا 2 ڕۆژەکەی زەوی تیا دروست کردووە لەگەڵ ئەو 2 ڕۆژەی کە ڕزق و شاخی تیا لەسەر زەوی شاخی تیا دروست کردووە ڕزقەکەشی تیا داناوە، ئەمەش 2 ڕۆژ دوی ئەم و دوی ئەو ئەکاتە 4. لە پاش ئەوە ئینجا ئەفەرمێ ئیستیوای کردووە بەرەو ئاسمان، ئاسمانی کردووە بەچی؟ بە 7 طەبەق. لێرە ئەڵێ ثم استوى إلى السماء، پاشان ئیستیوای کردووە بەرەو ئاسمان، کەواتە ئاسمان هەر هەبووە لەگەڵ دروستبوونی زەویە، ئاسمان لە پێشەوەیە هەر هەبووە بەڵام نەکراوە بە 7 طەبەقە. خوا پێمانە فەرمێ لە دواوی کە ئەرزم 4 دانە ڕۆژم لە 6 ڕۆژەکە بەشی ئەرز کردووە، 2 ڕۆژیشیان لە دوای ئەوە بۆچی بووە؟ ئاسمانی تیا کراوە بە 7 طەبەقە. ئاسمانی تیا کراوە بەچی؟ بە 7 طەبەق. یعنی ئاسمان پێشەوە 7 طەبەق نەبووە. بە کورتێکەی بڵین ئەرێ ئاسمان لە پێش زەویە دروست کراوە یا زەوی لە پێش ئاسمانە دروست کراوە بەپێی قورئان؟ ئەمە لەوانەیەکی بیخوێن تۆ لە پێشتا باسی دروستکردنی زەویەکە دوایی باسی ئاسمانەکە، لەوانەیە وا بزانێ لە پێشا زەوی دروست کردووە اینجا ئاسمان نەخێر. ئێمە نەسی سەریحمان هەیە لە قورئانە. خوای گەورە لە سوورەتی نازعات فەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم أأنتم أشد خلقا أم السماء بناها؟ ئێوە دروستکردنی ئێوە زەحمەتتر و قورسترە یاخود ئەو ئاسمانانەی کە خوا بنیاتی ناوە دروستی کردووە و بینا دروستی کردووە؟ رفع سمكها فسواها وأغطش ليلها وأخرج ضحاها. ئەو ئاسمانانەی کە وەکو بینا دروستی کردووە، ئەستورایی پانتایی بۆ داناوە لە ئاسمانێکەوە بۆ ئاسمانێکە. رفع سمكها فسواها، هەمووی تەسویە کردووە، ڕێکی کردووە ئەم ئاسمان بەسەر ئەوی تریانە وەکو عەرزمان کردن چۆن ئەڵقەی پیازێک لەسەر یەکەوە یاخود تۆکڵی هێرکە بەسەر تۆکڵەکەی تریەوە، تۆکڵ بەسەر
توێکڵ بەسەر سپێنەوە سپێنە بەسەر زەردێنەوە چۆن ئاوە طبق بەسەر طبق ئاسمانەکان ئاوە یەک بە یەک لە ناو یەکان ئێمە ژۆتای لە ناو ئاسمانی یەکەمە کە ئەستێرەکانی تایە باش کەواتە خوای گەورە فەرمێ ئەئەنتم ئەشەد خەلقا ئەم السەماء بەناها رەفع سەمکها فسەواها وأغطش ليلها وأخرج ضحاها تاریکایی لێ دەریهێناوە ڕووناکاییشیە لەو ئاسمانەیە ڕووناکاییش و تاریکاییشی تیا دروست کردو دەریهێناوە ئەفەرمێ والأرض بعد ذلك دحاها لە پاش ئەمە بعد ذلك ئینجا زەویم چی لێ کردووە دحاها خسومەتە شێوەی دەحیەوە دەحیەش کە لە ئەڵلقەکانی پێشەوە عەرزی جەنابتمان کرد بە بەڕێستانمان وت کەوا دەحاها دەحیە هەتا ئەمڕۆشی لەگەڵا بێت دەحیە یعنی هێلکە بە بەیض النەعامە هێلکەی نەعامە لە زمانی عەرەبیە لە قاموسا بڕۆ سەیریکەن بەیض النەعامە پێوتێ دەحیە ئەڵێ ئەرزیشم خستۆتە شێوەی هێلکەیەوە کەواتە خوا پۆمان باز دەکات ئەفەرمێت ئاسمانم دروست کردووە ئەستوراییەکەی پانتاییەکەی چیم لێ کردووە ئینجا لە پاش ئەوەیە هاتووم والأرض بعد ذلك دحاها ئەرزم خستۆتە شێوەی هێلکەوە بە هەمان شێوەش دێنە پێمانە کەواتە ئەرز هەبووە بەس نەخراوەتە شێوەی هێلکەیەوە ئێمە خوای تەبارەک وتەعالە لە یەکەم دەقە پێی وتین ئەرز و ئاسمان یەک پارچە بووە یعنی مادەی کە ئەرزی لێ پێکاتۆرە مادەی کە لە ئاسمانە هەیە ئەو پێکهاتەیە بە یەک جار دروست کراوە بنیاتی ئەرز و مادەیە کە ئەرزی لێ پێکهاتووە خوای گەورە ئەفەرمێ بە یەک جار لەگەڵ ئاسمانە تەقانومەتەوە دروستم کردووە أولم يرى الذين كفروا أن السماوات والأرض كانتا رتقا على كافر كان نابين عاصمان زوي يك بارچە بووە ئاوات چونیەک بۆ ففتقناهما لێکمان جا کردەوە ڕتقەوەی کە هاتۆتەوە یەک پارچەکانی پێکۆلکاوە فتقەوەی پارچەکان لێک جاکەیتەوە زەوی و ئاسمان مادەی زەوی لەگەڵ مادەی ئاسمانە یەک بووە کە خوا دروستی کردو مادەی هەردووکیانی پێکەوە دروست کردووە ئەو مادەی زەوی لەگەڵ مادەی مەجەڕەکانی ترا هەر یەک مادەیە کە خوای گەورە لەو ڕۆژەوە ئەمری فەرمووە کە بە شێوەی کوارکات بێ دوایی بە شێوەی پرۆتۆن و نیۆترۆنات بێ فۆتۆنات بێ دوایی ببێ بە ناوک و دوایی ببێ بە گەردیلە و دوایی گەردیلەکان بێ بەگەن مادەی زەوی و مادەی ئاسمانی لە یەک کاتە پێکەوە تەقانەوەتەوە لە نەبوو هێناویەتی بوون بەڵام وردە زەوی ئاسمانی دروست کردووە أنتم أشد خلقا أم السماء بناها دوایە فەرمێ والأرض بعد ذلك دحاها دوایی کە ئاسمانی دروست کردووە ئەستورایەکەی پانتایەکەی یەک بەسەر یەکا دروستی کردووە ئەم جاریان چی دروست کردووە گۆی زەوی کردوتە شێوەی هێلکەیەوە والأرض بعد ذلك لە پاشۆی ئاسمانم تەسویە کردووە فەرمێ بنیاتم ناوە ئینجا ئەرزم خستۆتە شێوەی چیەوە شێوەی هێلکەوە ئینجا فەرمێ لە دوای ئەوە ئەخرەجە منها ماءها ومرعاها هەر لە خودی ئەرزەکە خۆی ئاوم دەرهێناوە ومرعاها ولا ورقاشم درهناوا إنجا والجبال أرساها إنجا شاخم داكتاوا متاعا لكم ولأنعامكم أنا أقول لبرخاتي خوتان لبر مصلحتي إيوو أعجل كانتان بابين بترتيب السيدي أمامكين خوي تبارك وتعالى لقرآن بما نلا آسمان كانم لبيشا دروس كدو راسا مادي زوي وآسمان بيكو دروس بو مادكي بەڵام دروستبوونی ئاسمانەکە دەستی پێ کردووە و زەوی دروست کردووە والأرض بعد ذلك دحاها زەوی لە پاشەوە خستێتە شێوەی هێلکەوە ئەمە دوو ڕۆژی پێچووە بەو شەش ڕۆژەی کە خوا فەرمێ یعنی بە دوو قۆناغ ئەرز دوو مەرحەلەی بڕیواگەر هەموو کەون حسابی بۆ بکەین شەش قۆناغا دروست بوو بێ دروستبوونی زەوی هەتاکو و شێوە گۆیەکەی وەرگرت بێ وەکو هێلکا پێڵانە فەرمێ یەک لەسەر سێی ئەو کاتەی بردووە ماوەی یەک لەسەر سێی کاتی دروستبوونی کەونیشە زەوی چیا و ئاو و دار و درەخت و بژێوی و هەوا و ئۆکسجین و پێداویستەکانی ژیان و شەو ڕۆژ لە ماوەی دوو قۆناغی ترا دروست بووە کەواتە چەند قۆناغ بۆ زەوی چوار قۆناغ بۆ زەوی داداوە دروستبوونی ئاسمان و زەوی جاگەرەڵەی 12 ملیار ساڵە 12 ملیار ساڵە ئاسمان و زەوی دروست بووە کەواتە لە ماوەی 4 ملیاری یەکەمە 4 ملیارێکەما زەوی دروست بۆ تەمەنی زەوی و لە چواری دووهەمینیشا چیا و ئەم شتانی تێدا دروست کردووە و ئاوی تێدا دروست کردو و نەباتاتی تیا دروست کردووە یەکێک لە معجیزاتە مهمەکان ئەم ئایەتە ئەفەرمێ پاشەوەی کە ئەرزم خستۆتە شێوەی هێلکەیەوە والأرض بعد ذلك دحاها ئەڵێ ئاوەکەم لە خۆی دەرهێناوە دەیان نەزەریەمان هەبووە یان و ئاو لە ئاسمانەوە هاتووە تازە بە تازە فەرمێنداوە هەر لە مادەکانی سەر زەویە لە ئۆکسجین و هایدرۆجینی سەر زەویە کە لێکی داوە ئاو دروست بووە ئەخرەجە منها لە خۆی ئەڵێ ئاوم دروست کردووە
ومرعاها لە پاژەوەی کە ئەرزی خۆتە شێوەی هێلکەیەوە اینجا لە ئاوم لێ دروست کردووە لە پاش ئاو لێ دەرهێنانەکە ئەفەرمێ اینجا لە وەرگا لاتو تسەیری ئەو تعبیرەکەن دیقەت بن ومەرعاها مەرعا یعنی لە وەرگا ناڵێ نەباتم دروست کردووە ناش فەرمێ حیوانم دروست کردووە ئەڵێ لە وەرگا یعنی بە بەردێ بە یەک کەلیمە دوو نیشان ناشکێنێ یەکەم پێمان ئەڵێ نەباتم دروست کردووە بۆ کێ بۆ حیوان تا ببێ بە لە وەرگا بۆی یعنی ئەفەرمێ لە دوایەوەی کە ئەرزم خستە شێوەی هێلکەوە و ئاوم لە خۆی دەرێنا اینجا گیا و حیواناتم تیا دروست کردووە هەتا گیاکە نەبێ حیوانە بێت ئاژەڵە بێت لە وەرگا یعنی گیا هەیە اینجا ئاژەڵ هەیە کەواتە ئەم تەرتیبە قورئان فێرمانەکە ئەڵێ یەکەم جا ئاسمانمان دروست کردووە پاشان زەویمان خستۆتە شێوەی تۆپەوە پاشان ئاومان لە خۆی دەرێناوە پاشان نەباتمان دروست کردووە پاشان ئاژەڵمان دروست کردووە وەالجیبال ئەرساها فەرمێ اینجا شاخی تیادا کوتاوە اینجا شاخمان تیادا کوتاوە مەتاعا لەکم وەلیەنعامیکم هەر هەمووشی لەبەر خاتی ئێوە بۆی بژێوی ژیانی ئێوە من پێویست ناکە باسی ناحیە جیۆلۆجیەکانتا بۆکەم بڕۆ لە هەر زانایەکە پرسی بڵێ تەرتیبی دروستبوونی زەوی چۆن بووە یەکەم جار پێ دەڵێ دەوری چەند ملیار ساڵێ ملیارێ بۆ 2 ملیار ساڵ ئەم گۆی زەویە هەتاکو و شێوەی هێلکەی خۆی وەرگرتووە بەهۆی ئەو خولانەوەی کە ئەخولێتەوە ئەم شێوە هێلکەیە مفەڵتەحە من جانیبەینی وەرگرتووە وشکایی لەسەر دروست بووە لە سەرەتایە ئینا یەک پارچە ئاگر بۆ هەمووی بوخار و دووکەڵ بووە لە کاتێکا کە بوخار و دووکەڵ بۆ هێشتا ئاگر بۆ گۆیزەوی وەکو ئەو بڕکانی کە لە ناوسکیاتی ڕووی دەرەوەشی هەروە بووە مادەی ئۆکسجین و هایدرۆجینەکەی کە تایەتی بەهۆی ئەو گەرما و کارلێکەوە یەکیان گرتووە H2O دروست بووە دوو گەردیلەی هایدرۆجین لەگەڵ گەردیلەیەکی ئۆکسجینایەکی گرتووە ئاوی لێ دروست بووە کەواتە ئاوەکە لە خۆی دروست بووە لەبەر گەرمای زەوی ئەمە H2O یەکسەر بۆ بە هەڵم بۆ بە هەڵم و بەرەو ئاسمان بەرز بۆتەوە طبقەیەکی غیرافی بە دەوری زەویا دروست کردووە وای لێ هاتووە هەرچی ئەو بەحرانەی ئەمڕۆ لەسەر گۆی زەوین لە ڕۆژێ لە ڕۆژانە کە دروست بووە هەر هەمووی بۆ بە بوخار بە دەوری زەویا بووە یعنی چەند کیلۆمەترێک بوخاری ئاو هەڵم هەور دەوری گۆی زەوی گرتووە دوایی وردە وردە کە گۆی زەوی سار بۆتەوە ئەو هەورانە بۆ بە باران دابەزیوەتە سەر زەوی سەر زەوی سار کردوێتەوە وای لێ کردووە ئەو تۆکڵە ڕقەی سەر زەوی دروست ببێ کە پێوتێ غیلافی یا غیشای دەرەوەی زەوی کە بە تەقریبەن ئەچێتە دەوری 6 کیلۆمەترە ئیتر دوای ئەوە ئاگر دەست پێکە ناسکی زەوی هەمووی ئاگرە هەمووی مادەی تواوەیە دەوری 6 کیلۆمەترێکە ئەم مادە ڕقە کە لە دەوری زەویایە ئەمە دروست بووە دوایی بەحرەکان ئاوەکە نیشتۆتە سەر زەوی و هەنگی کچۆتە ناخی زەویەوە بەحرەکانی دروست کردووە کەواتە زەوی شێوەی تۆپی وەرگرت و دەریاشی لەسەر دروست بوو ئاوی لەسەر دروست بوو اینجا لە پاش ئەمە بۆ یەکەم جار زاناکان بازەکەن ئەڵێن یەکەم زیندەوەر یاخود ڕۆح لەبەر کە لەسەر ئەم زەویە دروست بووە چییە یەکەم خانەی زیندوو خانەی چی بێ باشە ئەڵێن خانەی قەوزە بۆ قەوزە ئەو قەوزە سەوزانی کە ئەمڕۆ لە قەراغ ئاوە دروستە بێ یەکەم شتی زیندوو کە خوای گەورە دروستی کردووە قەوزە بووە ئەم قەوزە سەوزانە ئەمەندە زۆر بۆتەوە هەموو چواردەوری دەریاکانی گرتووە ئیسفادەی ئەم قەوزەیە چی بۆ خوا دروستی کردووە ئەم قەوزەیە ئەو دوم ئۆکسیدە کاربۆنی هەڵبژیوە ئۆکسجینی داوەتەوە چونکە نەباتە قەوزە نەباتیش دۆمۆکسیدی کاربۆن هەڵبژێ ئۆکسجین نەداتەوە ڕێک ئەو دۆمۆکسیدە کاربۆنی کە بەهۆی ئاگری ناوسکی زەویەوە دەوری زەوی گرتبوو دۆمۆکسیدەکەی هەڵەمژی و ئۆکسجینە دایەوە هەتا وای لە ئەم نیسبەتە ڕێکەی ئۆکسجین و دۆمۆکسیدی کاربۆن کە ئەمڕۆ لە هەوایە ئاوای لێ کرد کە ئەمڕۆ هەیە دوای ئەوە نەباتاتی کە دروست بوو لە دوای ئەوەی نەباتات و لە وەرگا دروست بوو اینجا حیوانەکەی دروست کرد خوای گەورە لە دوای هەموو ئەمانە اینجا خواست شاخی دروست کردووە اینجا چیای دروست کردووە بڕۆ لە کابرایەکی جیۆلۆجی پرسە خۆی پێ ئەڵێ چیا زۆر لە دوای نەباتات و حیواناتەوە دروست بووە بۆ چونکە تەمەنی چیاکان هەرچەندە چیاکان لە شاخێکەوە بۆ شاخی کە ئاگۆڕێن بە تەمەنترین چیا زنجیرە شاخێکە کە لە کەنەدا هەیەڵە نزیکەی گەڕێتەوە بۆ 4 ملیار ساڵ لەبۆ پێش ئەو زنجیرە دروست بووکەوە لە هەمیان کۆنترە هەنگێک چیاشێ زۆر تەمەنی تازەیە هەندێک لە زاناکان ئەڵێن ئەم چیای پیرەمەگرۆی خۆمان تەمەنی 7 ملیۆن ساڵە ئەڵێن 7 ملیۆن ساڵە بەس ئەڵێن زنجیرە چیای ئەزمەر و گۆیژە 14 ملیۆن ساڵە یعنی ئەمانە هەر زۆر تازە دروست بوون لە چاو چیا هەندێک زنجیرە چیای کە ئاگەڕێتەوە بۆ 4 ملیار ساڵ لەمەوبەر خوای گەورە مهم ئەوەیە بەم تەرتیبە بۆمان باس دەکا ئەڵێ ئاسمانم دروست کرد دوایی زەویم دروست کرد زەوی خستە شێوەی تۆپێکەوە ئاوم لە خۆی دەرهێنا نەباتم تیا دروست کرد حیوانم تیا دروست کرد دوایی شاخم تیا دانا بۆ ئەوەی ڕۆ نەچێ خۆڵەکەی بەسەرێکە بۆ ئەوەی ساز بێ ئێوەی لەسەر بن ئەمە قورئان باسیەکە
دەبڕۆن لەگەڵ هەچ کتێبێکی علمیکەیە لە هەچ زانایەک لە هەچ مختبەرێک لە هەچ پیاوێکی جیۆلۆژی ئەپرسیت لێ بڕوە بڵە ئاسمان و زەوی چۆن دروست بووە ڕێک پێ دەڵێ ئا بە شێوە دروست بووە کە خوای گەورە باسیەکەم. ئەمە ئاەتەکانی قورئانە. 1900 ساڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و ئەمەی بێمە گیانە تۆ خۆم دروستم کردووە چونکە پێغەمبەر صلی الله علیه و هەزاری وەکو پێغەمبەری صلی الله علیه و توانایەوەی نییە ئەم غەیبە بزانێ ئەگەر خوای گەورە پێی نەڵێ. ئەمە ئاەتەکانی خوایە فەرمایشتی ئەو زاتەیە کە خۆی دروستی کردو خۆی زانێ بە چ تەرتیبێ دروستی کردووە بۆ ئێمەی نردوو ئێمەی لێ ئاگادار کردوێتەوە. ئێمەش دەڵێن خوایە ئەی پەروەردگارە باوەڕمان بە هەموو ئاەتەکان نهێناوە. ئەگەر ئەمڕۆ شتێکمان لەبەر چاو عەجیبێ لێ حاڵی نەبووین چۆن قەومەکانی پێش ئێمە زۆر جار کە باسی ئەمانەیانە خردۆ لێ حاڵی نابوون کە مەبەستی پێوەیە. ئەمڕۆ کە عیلم پێشکەوتووە ئێمە لە هەموو کەس باش دەزانین کە ئەمە مطابقی ئەو واقعەیە چونکە خوای گەورە لە قورئانە فەرمێ قل سیروا فی الأرض فانظروا کیف بدأ الخلق. ئەڵێ محەممەد ئەی پێغەمبەری خوا بەو خەڵکە بڵێ بڕۆن لەسەر زەویا بگەڕن لێکۆڵینەوە بکەن توێژینەوە بکەن بزانن دروستکراوەکانی خوا لە سەرەتاوە چۆن دەستی پێ کردووە بزانن خەڵقی خوا چۆن ئەم مەخلوقاتانی دروست کردووە. ئەمە خوا ئەمرمان پێکە واجبێکی شەرعی ئەمەیە کە ئێمە لێ بکۆڵینەوە گەورەی خوامان بۆ دەرەکەوێت عەزەمەت و یەکتایی خوامان بۆ دەرەکەوێت کەواتە بەڕاستی قورئانەی فەرمێنێت کە کەلامی خوایە هەتاکو لەم ئاەتانە وربیتەوە هەتاکو دیقەتی بی بۆمان دەرەکەوێت کە خوای گەورە خەبیرە بە هەموو ڕووداوەکانی کەون. ئەینا محەممەد چوزانە لە ئاسمانە ڕۆژ جیا و زەمن لە ئەستێرێک و بۆ ئەستێرەیەکە و لە ئاسمانێک و بۆ ئاسمانێکی کە و لە تەبەقێک و بۆ تەبەقێکی کە جیایە ڕۆژەکەی 1000 ساڵی دنیاە و ڕۆژەکەی 50,000 ساڵی دنیا و زەمنێکی لێرە جیاوازە و پێمان ئەڵێ زەمن لای خوا شتێکی نسبیە و پێشمان ئەڵێ تەرتیبی عەرز و ئاسمانەکان چۆن بۆ بەڵام ئەڵێ بە 6 قۆناغ بووە. ئەم قۆناغانە 6 ڕۆژی خۆمان نییە بەڵکو 6 قۆناغە کە هەر قۆناغێکیان مەگەر خوای گەورە خۆی بیزانێ و لە عیلمی خۆیان بێت و زۆر احتیاجی شاگەر ڕۆژی لە ڕۆژان بە عیلمێک بۆمان کەشف بێ بەڵام ئەوتان نەبیر نەچێ هەموو ئەو شتانی کە ئەمڕۆ پێمان ئەڵێن عیلم و بە شەرتی عیلم پێمان ئەفرۆشن زۆربەی زۆری لە سایانەوەی پیانەوتێ بیردۆزە یعنی هێشتا بە تەواوەتی نەفەلمێنراوە پیان وایە ئەمە نزیکترین شت بوو بێن لە ڕاستیەوە هەتا ئیستا ئەوەی کە سەلمێنراوە بە دەقیقی یەک شت نەبووە مخالەفی قورئان و سونەتمان پێ بڵێن یەک شت نەهاتوو پێمان بڵێ ها کاکە ئێوە غەڵەتتان کرد ئەها ئێوە قورئانەکەتان واڵەکە چ عیلم واناڵێ نەخێر ئەوەی ئەوان بە بیردۆزە ئەیان هێنا ئەگەر مخالفی قورئان بێ پاش ماوەی کەم بۆیان دێت کە تۆڵە کاکێ بە غەڵەت بووین ڕاستێکە ئاوایە قورئان کەلامی خوایە خواش بەدیهێنەری بوونەوەرە غەڵەت قبوڵ ناکات ئەوەشی پێمان ئەڵێ ڕاستەوە ئێمە ژووکە خوی ئیمانمان پێێتی ئەقول قەولی